چالاکەوانانی مەدەنی لە ناوچە دابڕێنراوەکان ئاماژە بۆ دەکەن کە خەڵکو دەنگدەر چارەنووس و ئایندەی وڵاتەکەیان دیاری دەکەن بە تایبەتی لە ئێستادا لە هەرێمی کوردستان پرسی ڕێفراندۆم گەرمە دەبێت ئەو پرسە لەلایەن خەڵکەوە دەستنیشان بکرێت لەگەڵەوەشدا دەبێت فشاری مەدەنیانەی خەڵک زیاتر بێت بۆ کاراکردنەوەی پەرلەمانەکەیان کە بە دەنگی ئەوان پێکێنراوە. ئێستایش ئەگەر ڕیفراندۆمە بکرێت لە هەرێمی کوردستان ڕاو بۆچوونی من وەکو شخصی خۆم و زۆربەی خەڵکانی چالاکوانی مەدەنیوانە پەرلەمان کارە بکرێتەوە بڕیاری ڕیفراندۆم لە پەرلەمان بدرێت ئەگەر هەموو بڕیارەکان لەلایەن گەلەوە بێت دەنگ و سەدایەکی زۆر و باشترێ بێ لە ناوچەکە و لە هەموو ئەوروپا و لە هەموو جیهان هیچی وەیەک نەماوە لە ئێستادا جگەلەوەی کە لە هەڵبژاردەکانی دات و خەڵک بڕیاری خۆی بدا و دەبێتیش ئەو بڕیارانە کە تایبەتە بە چارەنووسی ئەم ملەتە خەڵک خۆی بڕیار بدا. هەموو شتێ بەدەست ئێمەیە بەدەستی ملەتە بەدەست کەسێتر نییە کارەکردنەوەی پەرلەمان ئەبێ چووکە زۆر زەرورە ئێمە داوای دەوڵەتەکەن ئەبێ پەرلەمانمان هەبێ پەرلەمان چارەنووسمان دیاری بکە ملەت دەست ناو دەست بێ. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش دەڵێت کورد بە قۆناغێکی چارەنووساز و هەستیار تێپەڕ دەبێت بۆیە پێویستی بە کۆدەنگی سیاسی هەیە و دەبێتیش پەرلەمانەکەی کارا بکرێتەوە. وەزیفەی هێز و لایەنە سیاسیەکان بەدیهێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستانە بێگومان گلەیەکان و ڕەخنە و نەڕەزایەتەکانی خەڵکە بێ و بە نەزەریاتی باروەربگیرێ و کاری جدی لەسەر بکرێ بەوەی کە هەمووان کاریگەری ئیجابیمان لەسەر ئاساییکردنەوەی کۆی ئەو ڕەوشە هەبێت کە کاریگەری سلبی زۆر خراپی لەسەر ڕای گشتی بە شێوەیەکی گشتی بەجێهێشتووە. پێویستە واقعیتر دەست بۆ چارەسەری پرسە سیاسیەکانی هەرێمی کوردستان ببرێت لەبەر ئەوە قۆناغەکە بۆ کورد بە شێوەیەکی گشتی قۆناغێکی چارەنووسسازە بۆیە لەسەر ئەم پرسە نیشتیمانیانە پێویستە کە ئیجماع دروست بکەین و پێویستە دەستگایەکی گرنگی تەشریعی وەکو پەرلەمانی کوردستان بە زووترین کارا بکرێتەوە. ماوەی زیاتر لە 2 ساڵە هەرێمی کوردستان قەیرانە سیاسی و ئابوووریەکانی زیاتر دەبێت هەرچەندە بۆ چارەسەرکردنی ئەم ڕەوشە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام نێوەندگیر بووە هەوڵی داوە کێشە سیاسیەکانی نێوان لایەنەکان چارەسەر بکات بەڵام تا ئێستا ئەو بەستەڵەکە سیاسیە نەتواوەتەوە بۆی برینی خەڵکیش ساڕێژ بێت هەرێمی کوردستانیش بە ڕەوشێکی سیاسی ئارام تێپەڕ بێت. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.